خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. لە ئێستادا بەهۆی هاتنی وەرزی بەهار و وەرزی گەشتکردن گەشتیارێکی زۆر لە هەرێمی کوردستان و لە شار و شارۆچکەکان ڕوو دەکاتە ناوچە گەشتیاریەکان. ئەوەی جێگەی نیگەرانیە لە ئێستادا ئەوەیە کە لە کاتی گەشتکردندا بەشێک لە گەشتیاران لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستاندا خۆڵ و خاشاکێکی زۆر یان پاشەڕۆیەکی زۆر لە دوای خۆیان جێهێڵن و ئەمە ژینگەی هەرێمی کوردستانی تا ڕادەیەکی زۆر ڕوبەڕووی مەترسی کردوتەوە. ئەم شەو لە ڕەهەندا پرسیارەکەین لەبارەی ئەوەی چۆن بتوانین هۆشیاری لای تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە گەورە و بچووکەوە هەبێت بۆ ئەوەی ناوچە گەشتیاریەکانمان کە بەشێکی هەر زۆری ناوچەی گەشتیاری سروشتین ژینگەکانیان بپارێزرێت. و هەروەها دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان تەوسیاتی چیەوە ڕێنمایی چیەوە ئەیانەوێت چی بکەن و پارتە تایبەتمەندەکانی ژینگە لە هەرێمی کوردستان و چالاکوانان و خزمەتگوزارەکانی شارەوانیەکان تا چەند هیلاک و ماندووە بن و بە ڕێخستنی یان بە کۆکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکەی کە لە ڕۆژی گەشتکردندا لە گەشتیاران جێ ئەمێنێت. چەند گرنگە ئێمە بەقەت ماڵەکانمان بەقەت پاک و خاوێنی ماڵەکانمان ژینگەمان خۆش بێت. ئەمڕۆ لە تەواوی هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکان گەشتیارێکی زۆر چۆتە ناوچە گەشتیاریەکان و بەداخەوە خۆڵ و خاشاکێکی زۆریش جێماوە کە ئەمە بۆ سبەی و ڕۆژانی تر ژینگەی هەرێمی کوردستان ناشیر نەکات. لە قەراخ نمونەیەکیان پێوتین کە هەندێک لەو خەڵکی کە ئاژەڵدارە دوایی کە چۆتە سەر ئەو خۆڵ و خاشاکە ئاژەڵەکانیش نەخۆشکەوتون سبەی شەر ئەو گۆشتەیە دێتەوە ناو بازار کەواتە فرە ڕەهەندە پرسی ژینگە. ئەگەر ئێمە ئەمڕۆ خۆڵ و خاشاک بەجێ بهێڵین و ژینگەکەمان پیسکەین ڕاستەوخۆ کاریگەرێ بێ لەسەر ژیانی خۆمان واتە زیانەکەی هەر بۆ خۆمانە بە هەر ئەوە نیە تۆ جێهێڵیت و بڵێت من ڕۆژێکی تر ناچمە سەرەوە. ئێمە بەوردی لەسەر پرسی ژینگاوە لەسەر پرسی گرنگجیدان تەنانەت بەو ئاژەڵانەشی کە لە ناوچە گەشتیاریەکانن ئەم شەو گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان لە هەولێرەوە بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان بۆ سوپاسەوە کە بەڕێزیان لەگەڵمانە هەروەها لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز ملکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان سوپاس کاک ملکۆ هەروەها لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز ئەندازیار نزار کەمال لێ پرسراوی بەشی خزمەتگوزاری لە سەرۆکای شارەوانی سلێمانی هەروەها لە دەربەندیخانەوە بەڕێز سەروەر قەرەداخی چالاکوانی بواری ژینگەمان لەگەڵە بێت. بەر لەوەی من گفتوگۆکەم لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمان دەست پێ بکەم ئەمەوێ سەرنجتان ڕابکێشم بۆ ڕاپۆرتێک کە ئەمڕۆ لە قەزای ڕانی هاوکارمان توانە عومەر ئامادەی کردووە بزانین گەشتیاران چی ئەڵێن و چی جێماوە. بابێکەوە بینەری بین و ئەگەڕێنەوە بۆ گفتوگۆکانمان. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و وەرزی گەشتکردن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕۆژانە سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن. ئێمە دەمانەوێت لە نزیکەوە ڕای گەشتیاران وەربگرین لەسەر ژینگە پارێزی لەگەڵمان دابن لە نزیکەوە بۆ چوونی چەند هاوڵاتیەک چەند گەشتیارێک وەردەگرین بۆ ئەوی بزانین کە تا چەند گرنگە لە دوای خۆیانەوە ژینگە پارێزی بکەن و ئەو خۆڵ و خاشاک و پاژماوەی کە بەکاری دێنن لە شوێنەکانی خۆیاندا بەجێی نێڵن لەگەڵمان دابن. ئەوانی شەروەکو ئێمە هەروە جۆڕایال بن و ژینگە پارێز بن و بۆی شوێنەکەمان هەروە بە ئاسانی و بە خۆشی و بە کامەرانی بمێنێتەوە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژمان نییە ئێمە بۆ هەموو ڕۆژێمانە مادام وەکو ماڵی خۆمان پاک و خاوێنی ڕدەگرین واجبی سەرشانی ئێمەیە کەوا ئێمەش لێرەکانە هەر پاک و خاوێن بین و پابند بینیان پیانەوە گرنگە پاک و خایانی هەر کاتێک ئێمە سەردانی ئێرەمان کرد پاک و خایانی بپارێزین بۆ نمونە ئەو شتە سەفەریانی کە پێمانە زۆربیان پلاستیکن کاتیان زۆر دەوێت بۆ شی ببنەوە لەگەڵ خۆماندا زەرفێک بێنین بۆیە کە دوایە کە بەکارمان هێنا شتەکان بخێنە ناو زەرفەکە و لە کۆتاییدا بە پاک و خایانی شوێنەکەمان بپارێزین. زۆر باشە شتێکی چاکە چونکە گەردەی ئێرە پیس بێ دەبێت پاچی بکەوە لە پێشدا چونکە ئەگەر توش بەجێ بێڵی ئاوا هەر ناکرێ لە پاش خۆتەمووی بە کۆکەوە لە زەرفێکیاوی فڕیدەی باشترە. بەڕاستی زۆر پێویستە هەر کەسێک گرنگی بە ژینگە نەدا گرنگی بە تەندروستی خۆی نادا چکە تەندروستی ئێمە وابەستەیە بە ژینگەمانەوە بەڕاستی ئەمن یعنی لە بەهارەوە
دەیان پۆستم لەسەر ژینگە پارێزی ئەوانە کردووە ینی زۆر گرنگە کە هەمومان لە خۆمانەوە دەست پێ بکەین بە ژینگە پارێزی و لە دوای خۆمان هیچێک بەجێ نێڵین بۆ ئەوەی کەسێک کە دوای ئێمە هات بتوانێت لە شوێنەکە دابنیشتەوە بتوانێت دڵی تۆزێک بە شوێنەکە بکرێتەوە. تا چەند گرنگە گەشتیاران لە دوای خۆیانەوە ژینگە پارێزی بکەن و خۆڵ و خاشاک بچێنێڵن. بە خێراتنە کەناڵەکەتان دەکەم زۆر گرنگە دوای خۆمان پاشماوەکان کۆ بکەینەوە بە جیان نەهێڵی ژینگە پارێزی. پامی تۆسیە والله هیوادارم هاوڵاتیان وەکو چۆن ماڵەکانی خۆیان پاکڕادەگرن ژینگەژا پاکڕابگرن. هیوادارم خەڵک ئەوە بتوانێت ژینگەکەی پاکڕا بگرێ چونکە زیانی بۆ خۆی هەیە ئەگە پاکی ڕانەگرێت بەس ئەگە پاکی ڕابگری هەم سوودی بۆ خۆتی هەم بۆ کۆمەڵگاش. تا چەند گرنگە و گەشتیارانێک کە دێن بۆ ناوچە گەشتیارەکان گرنگی بە ژینگە پارێزی بدەن لە دوای خۆیانەوە خۆڵ و خاشاک بچێنێڵن. بەدڵنیایەوە پێویستە هەرێکێک لە هاوڵاتیان ژینگەکەمان بپارێزن هەردانەیەکیشیان پێویستە زوڵەکان لە لای خۆیانەوە کۆ بکەنەوە بۆەوەی شارەوانی زۆر هیلاک نەبێ و ژینگەی کوردستان بپارێزن. پێویستە وەک چۆن ئێمە ماڵی خۆمان دەپارێزین پێویستە ژینگەکەشمان بە ماڵی خۆمان بزانین و وەک چۆن ماڵمان پاکوخان ڕدەگرین دەبێت ژینگەکەشمان بۆ شێوەیە پاکوخان ڕابگرین چونکە ژینگە ماڵی دومی ئێمە. والله پێویستە لەسەر هەر یەکەمان پاکخانی ژینگەکە پەرازن چونکە هەرێک لە دوای ئێمەکێکی تر دێت ئێمەش هەرێک لە تاکانی کۆمەڵگا پاکخاوەنی کۆمەڵگا دەپارێزین. وڵا پێویستە لەسەر هەموو یەکەی هاوڵاتی لە دوای خۆمان چووکەم بۆ خۆمانە یعنی بۆ یەکەی هەر کەسێ بێ لێرە بێ ژینگە بۆ گشتە بۆ نییە تاکە کەسی نیە ینی بۆ پێویستە لەسەر هەمومان پاکخاوەنی پارێزی. پاژماوەکان دوایی بۆ جاری دوم کە دێینەوە هەر بە خۆمان ناڕەحەدەبین پێوەی دەبێت زارێکی ترخاوێنی کەینەوە فڕی دێینەوە هەر کەسە عیلەیە کە دێ حەق مەفروض زەرفێکی خۆی بێنێت و دوای پاژماوەی خۆی لەگە خۆی بێتەوە شوێنێک کە مەبەستێتی توانین لێ فڕێ بدات. بەڕاستی گرنگە کە کاتێک کە خێزان دەسێت بۆ سەیرانگاکان پێویستە لە کاتێک دەچن بۆ سەیرانگاکان شوێنەکانی خۆیان بە پاکخانی ڕابگرن لەبەر ئەوەی هەم بۆ ژینگە باشە هەم بۆ ئەوی ژینگە پارێزان زۆر ماندوو نەبن لەبەرەوەی سەی دەکەن کە ژینگە پارێزان زۆر زۆمان دەبن تێدایە بە تەمەنە بە ساڵات چوە خەریکی خاوێنکردنەوەی بۆی پێویستە ئێمە هەموو کاتکە دەچین بۆ سەیرانگاکان بە پاکخانی شوێنەکە ڕابگرین و پیسبۆخلی نەکەین چونکە هەر ئێمە کە دەچین بۆ شوێنە کاتێک دەڕۆین بۆ ڕۆژێکی تر کەسێکی دێتە ئەو شوێنەکە بەناشینی بینێ دەڵێ کەسەکە بە شوێنەکەی بە پیسبۆخلی بەجێشتووە. پێویستە ژینگە پارێزی بکەین چونکە تۆ کاتێک دەچیتە ئەو شوێنە پێویستە پاکخاوێنی دوایی کە دەڕۆی بەجێ بێڵی بۆ ژینگەکە پیس نەبێ هەم هەواکە پیس دەکە هەم شوێنەکە پیس دەکا و سیمای شوێنەکە تێکدەدا. لە نزیکەوە سەردانی ژمارەیەک لە گەشتیارانمان کرد لە سنووری قەزای ڕانیا ئەوان بۆ چوونیان وایە کە پێویستە گەشتیاران لە ناوچە گەشتیارەکان گرنگی بە ژینگە پارێزی بدەن و لە دوای خۆیانەوە هیچ خۆڵ و خاشاکێک بەجێ نەهێڵن. تەنها لە ماوەی 3 ڕۆژی جژنی نەورۆزدا ژینگە پارێزانی شارەوانیەکانی سنووری ڕاپەڕین 200 تۆن خۆڵ و خاشاک و پاژماوەی گەشتیارانیان لەم ناوچە گەشتیارانە کۆ کردوتەوە. بۆیە گەشتیاران پێیان وایە کە پێویستە گرنگی بە ژینگە پارێزی بدرێت و ناوچە گەشتیارەکانیش بپارێزرێن. بەڵێ ئەمە راپۆرتێکی هاوکارمان توانە عومەر بوو سپاس بۆ بەڕێزیان بەڵام مامۆستا عەبدوڕەحمان بە هیوام گوێبیستی ئەو هاوڵاتیانە بوو بیت کە قسەیان کردووە و سەرنجی کۆتا پەیامنێرمان توانە عومەر دەکەمە پرسیارێک بۆ بەڕێستان کە باز لەوە دەکات تەنها لە 2 ڕۆژی نەورۆزدا تەمان ڕۆژی سێم باران بوو 200 تۆن خۆڵ و خاشاک لە سنووری دارەی ڕاپەڕین شارەوانی پاشی کردوتەوە ینی ئەمە چیمان پێ دەڵێت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ بەڕێز کاکزانە و سڵاو بۆ میوانانی بەڕێز لە استۆدیۆ و لە دەرەوەی سووری. بەڕاستیدا مەسئلەی ژینگە وەکو لە سەرەتای راپۆرتەکە ئاماژەت پێ کرد مەسئلەیەکی کرا ڕەهەندە هەر لەبەرەوەشە لە هەموو جیهاندا تا ڕادەیەک هەرێمی کوردستان و عێراقیشەوە کە دەڵێن ژینگە وەکو دەستەیەک یا وەزارەتێکی چاودێری و بەدبادات پێناسکردن لەبەرەوەی بەجێکردنەکەی دەکەوێتە ئەستۆی ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە کە پێک دێ لە نوێنەرانی 14 وەزارەت لە هەرێمی کوردستان لە عێراقیش پێک دێ لە 22 وەزارەت. مانای وایە لە ڕووی جێبەجێکردنەوە پێویستیمان بەوە هەیەکە هەماهەنگ بین لەگەڵ یەکە بۆ ئەنجامدانی کارەکانی ژینگە کە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ژینگە خەریکە بێتە بەس پاشماوە و زبڵ و خاشاک و ئەو بابەتانە لە کاتێکا ئێمە کێشەی ئاومان هەیە سەرزەوی ژێرزەوی لە کاتێکا ئێمە کێشەی هەوامان هەیە پیسبوون بە هۆکارەکانی گواستنەوە بە ژماری دانیشتوان بە کارگەکان لە کاتێکا ئێمە پیسبوونی خاکمان هەیە بە مین بە مادەی پەینی کیمیاوی لە کاتێکا ئێمە ژاوەژاومان هەیە لە کاتێکا ئێمە مادە کیمیاویەکانمان هەیە لە کاتێکدا ئێمە
مادەی تیشکاوەرمان هەیە لە کاتێکی تردا پیسبوونی هەستی بینینمان هەیە یعنی گرفتێک یەکجار زۆر گۆڕانکاری کەش و هەواکە بەرەوی ئەم ناوچەیە گرتو و کاریگەری لەسەر پاران هەیە ئەمە پێمان دەڵێت هێشتا زۆر لە دواوەی لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991 یەک ڕێکخراو کرد کە ناوی ڕێکخراوی کۆمەڵی کوردستانێکی سەوز بوو لەو کاتەوە تا ئێستا لە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان کۆی ژمارەی ڕێکخراوەکانی ژینگە پارێز بۆ بە 220 من پێم وایە لە ڕووی هۆشیاری کاری باش کراوە ینی تەنانەت ئەو بەرنامانی کە هەیە دوان لە میوانەکانت کاک ملکۆ کاک سەروەر بەرنامەی هەیە یعنی لە ڕووی هۆشیاریەوە ئیشی زۆر زۆر کراوە ئێستا ئەم ساڵ تقریبا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بۆردەکانی ڕێکخراوەکان تەلەڤیزیۆنەکان سەتەلایت و کەناڵەکانی رادیۆ تیڤ جۆرێک لە ماندووبوونیان پێوە دیار بوو کە ئیدی دەڵێن ینی هۆشیاری تاکەی هۆشیاری چۆن کارەکات ئیدی لەمەودووە هەموو کەوتونەتە ئەو باسەیەوە ڕێگە چارەیەکی ینی وەکۆی بەڕێزت دێڵێت کەوات ئێستا کاتیەوەیە دەرەنجامەکەی وەرگرینەوە ئەنجامەکەی وەرگرنەوە کە سەرقاڵیەوە بین کە هۆشیاری دروستکەین ڕاستە کەواتە ئێمە هەمیشە گوتومە یعنی ئێمە دوو شتمان پێویستە هۆشیاری و یاسا بەو مانایی کە هۆشیاری هەمیشە پێویستمان پێبێ هیچ کاتێک ناتوانین پێویستمان پێنەبێ تەنانەت لە کارنامەی حکوومەتی هەریمیشا لە مادەیدا بۆ دەستەی ژینگە دوو ئەرکی سەرەکی داناوە یەکێکیان کەلتوری ژینگە پارێزیە کە لە ڕێگەی هۆشیاریەوە دەکرێت ئەوی دیکەشیان کەمکردنەوەی مەترسیەکانە لەبەرەوە لێرە بۆمان دەرەکەوێ هۆشیاری بە بەردەوامی پێویستمانە بەڵام هۆشیاری بۆ کەسی هۆشیارە لە ڕاستیدا هۆشیاری بۆ ئەو کەسانەیە کە لە ڕاستیدا بە ئەرکێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیی ئاینی ئینسانی تەماشای ژینگە دەکەن خەڵک ئێستا ئەو راپۆرتەی پێشکەشتان کرد حەزمە کرد یەکێک ڕاستگۆ بۆیابی و تاوەڵای من ژینگە پیسەکەم چونکە لە ڕاستیدا لە نێو راپۆرتەکە هەمووی قسەی جوانەکە ئەی باشە من ئەڵێم تەواوی خەڵکی گەشتیاران و سەیرانکارانت بدواندایە هەمویان ئەو قسە جوانیان دەکرد ئەی چێ ژینگە پیس دەکا دڵنیا بە هەرهەمانە و کەسانن یا بەشێکی زۆری ئەو کەسانن بەڵام وەکو ئینشایەک خەڵک لەبەری کردووە ژینگە ماڵی دووەممانە پێویستە بیپارێزین باشە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەمساڵ لە ڕێگەی پەیوەندی لەگەڵ کەرتی تایبەتدا ئەوەنەیان چیسە نایلۆن تەوزیع کرد ئەوەندەیان تەوزیع کرد یعنی لە ژماردن نایە لەگەڵ ئەوەشدا ئەمانە بۆ کۆنەکرایەوە بۆ نەهێڵدرایەوە جارێکی تر کەواتە لێرەوە ئێمە لە پەیوەندیمانە لە ماوەی ئەم هەفتەیە دانەنیشتین ماندوو بووین لەم ماندووبوونێ ئەم هەفتەیە بەڕاستی بیرمان لە ڕێگەچارەی تر کردوتەوە ئەزمموی وڵاتانی دیکە چونکە بەڕاستی هەموو پێمان دەڵێن ناکرێ لە ئەوروپابی و لە ئەمریکاشبی خەڵک بەم شێوازە بنێریتە ئەو دەشت و دەرە بەبێ خاوەن بەبێ چاودێریکردن بەبێ سزادانی سەرپێکی کار لە هیچ شوێنێکی دنیا ئەم شێوازە نییە بەمەیکە ئێستا لە کوردستانە ئێمە ئەنجامی دەدەین لە ئەنجامە بێگومان لە درێژەی بەرنمەکە ڕەنگە ڕێگەچاری دیکە بخەمە بەرچاوی بەڕێسە بڵێ مامۆستا ئێوە بیرتان لەوە کردوتەوە ئێوەش تەنها ئەم بابەتەوەکو پێشووتر هەرچەندە هەوڵی زۆر دراوە و ماندووبوونی زۆر کراوە لەو بارەیەوە بەڵام ئەتانوێت چی بگۆڕن ینی چی دروستکەن کە بەڕاستی هەست بکەین کە دەرەنجامە بۆ نمونە من لەگەڵ کاک سەرۆر قەرەداغی کە کەمێکی تر گفتوگۆی لەگەڵەکەین ئەم پرۆژەیاسان هەیە مەسەلەن کۆمەڵێک بیرۆکان هەیە کە ڕەنگە خۆی دوای باسی بکات مەسەلەن بەبێ سزا ئەمە تێپەڕ نەچێت مەسەلەن وەکو ئەو وتی لە مەرزەکان لە خاڵە سنووریەکان بازی زیاتر لەسەر مادە پلاستیک ئەم وڵاتە ڕێک بۆ بە یەک پارچە مادەی پلاستیک لە سفرەی سەفەریە لە قاپە لە پەرداخە هەموو ئەمانە ئیتر دواییش بە نرخێکی هێرزان دەستی وڵاتیەکەی و دوایی لەم شوێنانە بڵاوکرێتەوە ڕاستە کەواتە لێرەدا چەند شتێکمان پێویستە یەکێکیان ئەوەیە کە بەڕاستی ئەم ناوچە گەشتیاریانە بێتە سنووردارکردن خاوەنی هەبێ لە ڕێگەیەکی تریشەوە پێویست بەوە دەکات ئەو یاسایانەی کە هەمانە بەخسەن پۆلیسی ژینگەیمان پێویستە لێرەدا دەستەی گەشتیاری لەگەڵ دەستەی ژینگە لەگەڵ شارەوانی لەگەڵ دارایی لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئەم پێنجە بە یەکەوە پێویستیان بەوە هەیە لە ئێستەوە لە بیری ئەوە داین ئێمە لە بیری ئەوە داین لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە پێداچوونەوەیەک بەم بابەتە بکەین چونکە ئەم بابەتە فرە ڕەهەندە لایەکیان وەکو مادەی 25 لە عێراقا لە یاسای پاراستن و چاکردنی ژینگە ئێمە شتێکمان داهێنا لە سەرەتاوە کە ناومان ناوە پۆلیسی ژینگە ئێمە لێرەدا پۆلیسی ژینگە یا پۆلیسی گەشتیاریمان نییە پۆلیسی دارستان بەرپرس نییە لەم کارە پۆلیسی دارستان دەرەوەیە بەڵام لە سنووری شارەوانیەکان و بەم شێوازی ئێستا هەیە ئێمە ئەومان پێویستە تاوەکو یەکێکە بێ بۆ ئەم چاودێریە دوجار سزادان
سزادان لە هەموو شوێنێکی دنیا هەیە و لە مادەی 42 یاسای ژمارەشتی ساڵی 2010ش هەیە جارێکی تر پێویست بەوە ئەکاکە لایەنی جێبەجێکار کە جارێکی تر وەزارەتی ناوخۆیە ئەمە جێبەجێ بکە لەگەڵماندا شارەوانیش لە ڕوویەکەوە پەیوەستە بەم بابەتەوە کە مەسئلەی خاشاکە خاشاک بە شێوازێکی گشتی دەکەوێتە ئەرکی شارەوانی چ دەکات لەم بابەتە پێویستی بە پرۆسی ڕیسایکلە لە کارنامەی حکوومەتی هەرێمە داوا کراوە لەم کابینێدا ئێمە ڕۆژانە ئەو 200 ڕانیە ئەوە نمونەیەک بوو بەس بۆ گەشتیارەکان بەڵام ڕۆژانە لە هەرێمی کوردستانە 7,000 تن زبڵ و خاشاکمان هەیە ئەمە هەمووی ڕیسایکل ناکرێتەوە ڕێژەیەکی زۆر کەمی ڕیسایکلەکرێتەوە لەبەرەوە شتەکە وەکو گوتم فرەڕەهەندە لەم فرەڕەهەندیەیە هەمومان گەشتوینێتە ئەو قەناعەتەی هۆشیاری پێویستە بەڵام بە تەنیا هۆشیاری ئیشەکە ناڕۆ بڕێوە تەنانەت لە وڵاتێکی وەکو ئەوروپا وڵاتانی ئەوروپا و لە ئەمریکاشدا بە تەنیا هۆشیاری کارەکە ناڕۆ بڕێوە لەبەرەوە ئێمە مەسەلەن وەزارەتی بازرگانی و پیشەسازی لەگەڵ یانە قسەمان کرد کە مادەی پلاستیکی بە جۆرێک لە جۆرەکان کە هاوردە دەکرێت پێویست بەوە دەکات ئەو جۆرەی هاوردە بکرێت کەشی دەبێتەوە چونکە ئێمە هەمانە سفرەیەکمان هەیە جۆرێک لە پلاستیکمان هەیە کە دەکرێت شی بێتەوە بەڵام بەم جۆری کە ئێستا ئەهێنرێ بەم شێوازە ئەمە هەڵەیەکی یەکجار گەورەیە جارێکی تر لە ساڵانی ڕابردوو پێشی ئەوەی پلاستیک بێتە ئارا خەڵکی گەشتی دەکرد بەڵام زمانێک کە ئێمە مناڵ بووین و ئێمە گەنج بووین و گەشتیاری سەردەمی ئێمە و سەیرانەکانی سەردەمی ئێمە منجەڵەکانی خۆمان بوو شوشە و قاب و هەموو شتەکانمان فافۆن لەگەڵ خۆمان دەمان برد و دەمان هێنایەوە ئەم مەسئلەی ئاسانکاریە بەم شێوازەی ئێستا هەیە دەبەی ئاو و پلاستیک و بەم شێوازانە ئەمە لە ڕاستیدا ناکرێ ببرێ بۆ ئەو شوێنە تەنانەت ئەو چیسە نایلۆنەش کە لە ناچاریە ڕێکخراوەکان و ژینگە پارێزان ینی چۆن دەڵێ دابەشی دەکەن ئەویش ناچاریە دەبواە ئەویش ئەوش دوجار هەر ژینگە پیس دەکاتەوە ئەو هەموو هەزارەها نایلۆنە خەمەکە خەمێکی زۆر گەورەیە بەڵام دوجار بەداخەوە لەبەر دواکەوتوی کۆمەلگا یا دواکەوتوی بەشێکی کۆمەلگا بۆتە خەمی ژمارەیەکی ئێمە لە ڕاستیدا ئێمە ئێستا دەبواە لە باسی ژینگە گەشت بووی نای باسی کەش و هەوا و گەشت بووی نای ئاستە قسەمان مامۆستا ئێستا ئەو پێشنیازی بەڕێستان کرد کە ببوون منە مەسەلەن ناوچێکی گەشتیاری وەکو قەراغ وەکو دوکان وەکو شار باژێر وەکوی ڕانی وەکو شەقڵاوە هەموو ئەو ناوچانە ینی بە جۆرێک لە جۆرەکان سنووردار بکرێت و خاوەندداریت لەنا حکوومەتەوە و چاودێری بکرێت بەو مانایی کە پێویستیمان بەوە هەیە ینی ئێستا بڕوانە ڕیکلام نەکەین ناوبێنی بڵێ مەسەلەن چاوپیلان بۆ پیس ناکرێت لەبەرەوەی کەرتی تایبەتە بە پارەیەکی دیاریکراوی کەمیش ئەچتە ژوورەوە دوجار هەشتێکیش دەوێت پیس کرێ کۆمپانیایە و خاوێنی دەکاتەوە کەواتە ئێمە پێویستیمان بەوەیە ئەم ناوچە گەشتیاری ئەم سەیرانگایانە بەم شێوازە بەرپڵاوی کە ئێستا هەیە مڵکی گشتیە ڕاستە مڵکی گشتیە بەڵام پێویست بەوە دەکات شارەوانی لە داهاتوودا بیکاتە پرۆژەیەک بۆیە گوتم ئێمە نووسراوەکەمان ئاوایە بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی دەستەی ژینگە دەستەی گەشت و گوزار وەزارەتی ناوخۆ ئەم لیژنەیە دروست بکرێت بۆ دراسەکردنی ئەم فکرەیە کە هەموو ئەم ناوچانە سنوورێکی دیاریکراوی هەبێ پارکینگی تیابێ پاکوخاوێنی تیابێ WC و ئاودەستی تێدا بێ هەموو ئەم خزمەت گوزاریانی تێدا بێ بەرامبەر بە سعرێکی دیاریکراو ئەو کاتە پاکردنەوەش لەسەر ئەو کۆمپانیایە دەبێت و شێوازێک لە شێوازەکان ئەمان باتەوە سەر ئەو حاڵەتە بەڵام بەم شێوازە کراوەیە ئێستاکە و بەتەنیا هۆشیاری و تکایە شت فڕێمەدە و ماڵی خۆتە و ژینگە ماڵی دووەمتە ڕواناکەم بگەینە ئەنجامێک ئەوە چونکە 30 ساڵ ئەزمونمان هەیە ئەم شێوازە تیکرار دەبێت بەڵێ مامۆستا ئێستا دیارترین ئەو بربەستانی کە لە بەردەمی ئێوەن وەکو دەستی ژینگەرێمی کوردستان کامانن یەکەم شتیان بریتە لە مەسلەی ئەو یاسایانەی کە هەمانە وەکو خۆی جێبەجێ ناکرێت چۆنیان یعنی یاسای ژمارە 8مان هەیە سزادانمان هەیە هێبژاردنمان هەیە ئەمانە پەیوەست نین بەوەی کە لە سەیرانگاکان ڕۆدا چونکە ئەو سزا و چۆن دەڵێ پێبژاردنانەی ئێمە ژینگە بەپێی ئەو یاسایی کە هەیەی یاسای ژمارەسەی ساڵی 2010 دەستەیەکی چاودێری و بە دوواداچوونە سێ کاری سەرەکی هەیە دەستەی ژینگە بەپێی یاسای ژمارەسێ کاری یەکەمی بریتە لە ڕەزامەندیدان یان ڕەزامەندی نەدان بە گشت ئەو پرۆژانەی ڕۆژانە بە 10 و 15 ڕوومان تێدەکا پرۆژەی پیشەسازیە تەندروستیە خزمەت گوزاریە کشت و کاڵیە ئێمە ڕەزامەند دەبیت یا ڕەزامەند نابیت بەپێی ڕێنمایەکانی ژمارەیەکی ساڵی 2013 و ڕێنمایەکانی پەیوەست بە بابەتە جیاوازەکانی تایبەت بە یاساکەمان حاڵی دووەم لە ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە کە مانگی جارێک یا دوو مانگ جارێک لەگەڵ تەواوی چواردە وەزارەتەکە و دەستەکان دەبینەوە و
بە هەر یەک لەو وەزارەت دەستانە دەڵێن کە بە بەڕێوەرێکی پشتی بەشدارە بن لەگەڵمانە لەم مانگەدا ئەرکتان چی لەم مانگەدا ئەم فاوڵەتان کردووە لەم مانگەدا ئەم کارەتان نەکردووە لەم مانگەدا ئەم کارەتان کردووە دەستان خۆش باڵی سێم باڵی سێمی ژینگە بریتە لە هۆشیاری ژینگەی کەواتە ئەمەی ئێستا ڕوودەدا ناکەوێتە سنوورێک دەستورەکان کە پرۆژەیەک نەبووە تا ئێمە سزای خاوەنەکەی بێت ئێمە ناتوانین سزای تاک بدەین ناتوانین بە دوای تاکێکەوە بیت سزای بدەین ئێمە پێبژاردنمان بۆ کۆمپانیا و بۆ کارگەکان هەیە نەک بۆ تاکێک بە دوایەوە ڕاک دەبەر بۆیە دەبێت خاوەنداریەکی بۆ دروستکەین خاوەنداریمان بۆ دروست کرد پرۆژەکە خاوەنی بۆ دروست بوو ئەمەرجە ژینگەیەکان دروست دەبێت ژینگەیەکان دروست بوو ئەو کات دەتوانین پێبژاردن بە خاوەنەکەی بکەین ئەو کات خاوەنەکەشی چاودێری لەسەر هاوڵاتیان دروست دەکەن بەڵێ مامۆستا ئەگەر لە بەڕێزت بپرسمەکو دو پرسیارش بێ زۆر کاتی بەڕێزت نەبم ئێستا ژینگەی هەرێمی کوردستان بۆ سروشتە جوانەی هەمانە مەسەلەن ئێستا لە گەرمیان باسی وشکە ساڵی ئەکرێ ژینگەی هەرێمی کوردستان لە چ ڕقەمێکی مەترسیایە ئەتوانی بڵێ ژینگەی هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان لە ڕووی پێکاتەکانیەوە ئەتوانین باسی بکەین لە ڕووی پێکاتەکانی ئەتوانین بڵێن هێشتا مەترسیەکانی سەرخاکی کەمترە مەترسیەکانی سەر ئاوی بە دەرەجەیەکی تر دێوەکو دووەم بە پلەی یەکەم مەترسیەکانی لەسەر هەوایە هەوای هەرێمی کوردستان لەبەر چی لەبەر ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا وێزگەکانی چۆن دەڵێ زیاتر لە 5-6 چۆن دەڵێ مۆلیدەی کارەبامان هەیە کە لە گەڕەکەکان جگە لەوەی ماڵەکان بۆ خۆیان مۆلیدەیان هەیە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە کارەبا تەنها وێزگەکانی حکوومەتە لە دنیادا ئەمە شتێکی زیاد کردو بۆ پیسبوونی هەوا لە هەرێمی کوردستاندا لە 12/2020 واتە پێشی 3 مانگ لە ئێستا لە هاتوچۆی گشتی ژمارەکان ئامارەکانمان وەرگرت لە هەرێمی کوردستاندا 1,813,000 ئۆتۆمبیل هەیە کە ئەمە بەشی زۆریشی ئۆتۆمبیلی تایبەتە ئێمە شەمەندەفەرمان نییە هۆکاری گواستنەوەی گشتیمان نییە تراممان نییە میترۆمان نییە کەواتە لێرەوە پاسمان نییە لە کاتی خۆیدا بگە هەموو ئەمانە پێمان دەڵێ هەوای کوردستان بە پلەی یەکەم لە مەترسیدایە ئەو جا ئاوی ئەو جا خاکی بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان سوپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامۆ سوپاس مامۆستا کاک ملکۆ ئەم هەموو مەترسیانە هەیە ئەبێت چی بکرێت مەسەلەن تەنانەت لە ڕۆژی گەشتکردندا لەو ناوچە گەشتیاریانەی کە هەیە هاوڵاتیان زۆر نیگەران بوون لەوەی کە تەنانەت مەسەلەن پێداویستی خۆشیان شوێنێک نەکراوە مەسەلەن تەوالێت نەکراوە کۆمەڵێک شتی لەو بابەتە ئێمە چۆن وا بکەین ئەمە بکەینە شۆڕشێک سوپاس سڵاوڕێزمێ بۆ برای خۆشەویستم مامۆستا عەبدوڕەحمان سدیق ئەو باش قسەی کرد لەسەرەوە بابەتە ئێمە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ بێپیلانی حکومەت ئەگەر وەکو مامۆستا باسی کرد ئەگەر ئێمە ئەو ناوچە گەشتیاریانەی کەم بۆ نمونە دووکانە مەسیفە شارباژێرە پێنجێنە زاخۆیە ئاکرێ ئەم شوێنانە ئەگەر بێت و حکومان شوێنێ وای لێ بک بیکە بەڕەسمی بە شوێنێکی گەشتیاری هەم گەشتیار پارەی لێ وەرگێ هەم لەو شوێنەیە ئەتوانی مەسەرەن زیاتر خزمەتگوزاری بۆ گەشتیارەکان دابین بکەی بەڵام ئەگەر ئەوەی وەکو کەرەنتینەکە حکومەت هەموو خەڵکەکەی کردە ژوورەوە دواتریش هەر هەموو خەڵکەکەی هێنایە دەرەوە بێ ئەوەی هۆکارەکە چی بێ کەس نەیزانی هەتا خەڵکەکە تووشی ئەو ڤایرۆز و کۆرۆنایە بوو کە زۆرێک بەداخەوە بەو ڤایرۆزە مردن یعنی ئەم گەشتیاری کە ئێستا ئێمە لە هەم هاوڵ نیشتیمانی خۆمان نیشتیمانی خۆمان کارڕۆن بۆ گەشت و سەیران هەم دواتریش لە وڵاتانی دراوسێەوە کە گەشتیار هێتە ئەم وڵاتەی ئێمە بەڕاستی هیچ بەرنمەیەک نییە کە بەرنامەش نەبوو ئەبێت چاوەڕوان بکەین کە ئەم وڵاتەی ئێمە ئەبێ بە زەبڵخانەیەکی گەورە چونکە ئێمە لە 2 ڕۆژە کە وەکو ئەو راپۆرتی بەڕێستان لێ بەس بەڵێ لە بەس لە ئیدارەی راپەڕینە 7,000 تەن ئەی لە دوکانە چەند هەزار تەن یەکێ لەو مەترسیانەی کە ئێستا لەسەر ئاوی خواردنەوە هەیە مەسەلەن ئەو گەشتیارە زۆرەی کە ڕووی کردووەتە دوکان ئەو سەرچاوی خواردنەوەی ئاوی هاوڵاتیانی سلێمانیە باشە بە تەواوی دەریاچەکان مەسەلەن دەریاچەی بچووک لە سنووری ڕانیە مەسەلەن لە سنووری زەی بادینان مەسەلەن لە ڕووبارەکانی سنووری بادینان و لە قەراخ و لە شار باژێر و لە هەموو ئەوانە گەشتێت چۆت سەر ئاوەکەشەوە گومانی تیان خۆمان لێ بووینە تیممان لە هەموو شوێنەکانە ئێمە پێش ئەوە شەوەکەی ناردووە یعنی باوەڕتان نەبێت کارەساتی وا لە هیچ وڵاتەکان نییە
یعنی ئێواری لێ هاتووە گەشتیار کە ڕۆیوەتەوە ڕێک زبڵدانەکەی هەڵاوەتە ناو دەریاچەی دوکانەوە لە زاخۆش و لە ڕانێش و لە هەموو شوێنەکانەوە بووە یعنی بەداخەوە یعنی ئێمە ئەگەر وا بڕوە ئێمە سەر ئەنجام لێی دەرناچین ژینگە کەس ناناسێ پیسبوونی ژینگە سنووری نییە ڕاستەوخۆ تەندروستی هەیە بۆ سەر کاریگەری هاوڵاتیانی ئێمە ئێستا ئەوەتا هاوڵاتی ئێمە لەم وڵاتەیە یعنی خۆتان نەزانن چی وەسئێکەیە وەسئێکە گوزەرێ کە ینی بەڕاستی خەڵک بێتاقەت بووە بۆیە حکومت پێویستە یەکێک لەوانەکەیت بێ من لەگەڵ ڕێزما بۆ زۆر قسەکانی بەڕێز مامۆستای عەبدوڕەحمان ینی ئێمە حکومت ئەگەر پلانی هەبێ بۆ لە وەزارەتی ژینگەوە ئەیکا بە دەستەی ژینگە مامۆسا ئەگەر ئەو کاتە سەرۆکی دەستەی ژینگە وایە یان وەزیری ژینگە وایە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بەشداری پێکرایە لەوانەیە حاڵەتەکە بەم شێوەیە نەبوایە یعنی بەداخەوە کاکزانە ئەم وڵاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ خراپە بێت لە ڕووی ژینگەیەوە ئێمە دەمێکە ڕێکخراوە ژینگەیەکان پارتی سەوزی کوردستان هاوارەکەین کاکە ئەم ژینگەیە بە پاکی ڕاگیری هۆشیارەکە گەیشتووە هۆشیاری ئێمە وەشیاری ئێمە نەگەشتووە مامۆستاژوتی هەش کەس قسەی کرد لەو راپۆرتەی ئێمە مەسەلەن هەمووی وتی ماڵی دووەمانەوە بێ پاکڕایگرین و هەموو قسەکانیان وەکو ئێمە کاکە من خۆشەویستیم هەیە بۆ ئەو هاونیشتیمانیانە بەڕێزانێ یعنی بەڕاستی وەکو مامۆستاژ باسی کرد ئەوە یەکێ بیوتە منم بۆ کاری ژینگە پیس کرد منم ژینگەم پیس کرد منم زبڵەکەم لە دوای خۆم بەجێش باشە خۆ کەسێک لە ئەمریکاوە نەهاتووە ئەیا حەوەزاتەنە چێ یعنی ئێمە یەکێکگەڵە ماڵی دووەممانە ماڵی ئەوەی کاکە وانە ئێمە ئەبێ بگەڕینەوە هۆکارێک هەیە لێرە ئەمە عیلاجەکەیە حکومت سەبەبی ڕئیسیە بۆ ئەم مەسەلەیە حکومت ئەبێ هاونیشتیمانی خۆی ئاشکاتەوە خەڵکی ئێمە لەم هەسارەیە لەم نیشتیمانە تۆراوە یعنی ئێمە دیراسەمان کردووە لەسەری ئێمە خەڵکمان بینیوە یعنی من چوومەتە لای جەمعێک دانیشتووە سڵاوم لێ کردوونە وتمە کاکە ئەم کاتتان خۆش ئەوەستان چۆنە ژینگەکە چۆنانە یعنی وتی ئێمە ژینگە بەلامانەوە مەقسەد نییەوانە وتم کاکە ئەدەی باشە ژینگەیە با بپارێزین و نیشتیمانەم خاک و ئاوایە وتی ئەم خاک و نیشتیمانە بۆ تۆ من نامێ لەبەرەوەی میسە مانگە موچەکەم وایە مەسەرەن بەم شێوە بووە بەڵێ هاتووە ڕقی خۆی بە سروش دەڕژێ یعنی کابرا هاتووە بۆ سەیران بە چەکەوە هاتووە بەرازیەکە کوژێ یعنی ئەگەر ئەمە ئاسی وشیاری هاوڵاتی ئێمە لە بەرامبەر پاراستنی ژینگە و سروشتا ئەوە بێ تۆ چۆن یعنی تۆ ڕۆی بۆ گەشت و گوزار هەم بۆ مرتاحبوونی خۆت و هەم بۆ من پرسیاری ئەوە بکەم مەسەلەن ئەو بەڕێزیشت و مامۆستا عەبدوڕەحمانیش باسییان کردکە ئێستا ڕەنگە خەڵک بڵێت کاکە هەر ئەو شوێنە گەشتیاریانەما بۆ پارەمان لێ بگرن ئەویش وەربگرن یان لە بەرامبەر چیە لە وڵاتانە ئەمە هەیە مەسەلەن چی پێ ڕێگە خرێمە ناکرێت پارەی لێوەرگی کاتە تۆ پارە لە هاونیشتیمانی خۆت و وڵاتی خۆت وەرگری لەو شوێنە ئەبێ سەرجەمی هەموو پێویستیەکانی بۆ دابین کردی بێ بەڵام تۆ ئەگەر سیاجێکی بکەیت و لەوێ لە سیاجەکە بچێتە ژورۆ بڵێ 1000 دینار و من دوایە لە بری ئەو 1000 دینارە من شوێنەکە پاکەکەمەوە ئەوە ئەس نابێ ئەوە شتیوانیە بەڵام ئەبێ کەپری بۆ دابین کرێ ئەبێ WC بۆ دابین کرێ ئەبێ ئاوی بۆ ڕاکێشرێ ئەبێ کارەبای بۆ دابین کرێ ئەو کاتە هاونیشتیمانی پێشتی خۆشە خەڵک لەوانەیە ئەگەر 1000 دینار بدا 2000 دیناریشدا بەڵام بەداخەوە ئەمە لە ئینی حکومەتانە لە زەی بچووکەوە بگرە حتاکو ئەڕاتە نزیکی پردێو ئەوانە ئەوە شوێنێکی سیاحیە خەڵک ڕووی تێکردووە ئێ باشە بەس وەرە هەم مەترسی لەوەی کە ئەو کاتە کە هاوڵاتی ناچێت بۆ مەلەکردن ناخینکە دوای ئەوە بیکە بە کەپر خزمە گوزارەکانی بۆ دابینکە ئەو کاتە بە هەموو شێوەیە هاوڵاتی ئامادەیە زۆر باش پارەی خۆی بدە بزانین مەسەلەن ئەرچی شارەوانیەکان چەند قورسە بەڕێز ئەندازیار نزار کەمال بەڕێستان کە لە پرسراوی بەشی خزمەت گوزاری مەسەلەن لە سنووری شارەوانی سلێمانی وەک نمونەیەک بۆ هەرێمی کوردستان دوو ڕۆژی نەورۆز بە نمونە وەربگرینەوە ئەم ڕۆژ ڕەنگە سبەی دەرەنجامەکەی دەرکەوێت مەسەلەن گەشتیارێکی زۆر بە خۆشحاڵیەوە لە ناوچە گەشتیارەکان بووە ئەرکەکانی ئێوە تا چەند قورس بووە تا چەند ئەوە تێبینی ئەکەن کە خەڵک هاوکاری ئێوە نییە بەشێک لە خەڵک هاوکاری ئێوە نییە بەڵێ سەرەتا بە خێراتنی میوانەکان و هاوڵاتیانی بەڕێزەکەم بۆم دیدارە بەڕاستی ئەرچی ئێمە ئەرچێکی بەردەوام و ئەرچێکی قورسە کە لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئێمە پێی هەڵەسین بە خۆشحاڵیەوە ئێمە بە ئەرچی خۆمان ێزانین بەڵام هاوڵاتیانی خۆشەویست داواکەم کە ئەرکی شارەوانی و ژینگە پارێزەکانی ئێمە کەمێک کەمکەنەوانێ
بەوەی کە ئەو کیسەی نایلۆنەی کە لەگەڵ خۆتانە ئەیبەن و خواردن و خواردنەوەی تایە لەگەڵ خۆتانە هەمان کیسە ئەتوان بیخەنە پشتی سیارەکانتان و بیبنەوانێ بۆ حاوێک لە حاوەکانی ناو شاری سلێمانی یاخ و نزیک گەڕەکەی خۆتان. من لێرەوە ئەڵێم کە پاراستنی ژینگە ئەرچی هەمومانە، ئەرچی بە تەنیا شارەوانی نییە. ئەگەرچی ئێمە ژینگە پارێزەکانمان بە تایبەتی لە شوێنە گەشتیارەکانە ئێستا ئێمە لە ناو شاری سلێمانیا بەڕاستی دوو شوێنی گەشتیاری گرنگ کە بەدەستمانەوەیە سەر شاخی ئەزمەڕ و چیای گۆیژە و دەباشانە لەگەڵ دەوروبەری سێرانگەی سەرچنار. من حەزەکەم لێرەوە چەند تێبینیەک بڵێم کە بۆ ئەوەی بتوانین ڕوونکردنەوە بین لەسەر قسەکانی مامەسا عەبدوڕەحمان و لەگەڵ ئەو میوانە بەڕێزەی خۆمان. ڕاستی دەوێت خەڵک تا ڕادەیەک هاوکارە، ئێمە ناتوانین بڵین کە خەڵک هیچ هاوکاری ئێمە نییە، بەڵام شێوازی ڕێخستنەکە بەڕاستی هەر بە هاوڵاتیان و بە شارەوانی ناکرێت. پێویستەکە دەسەڵات و یاسا هەبێ لەو شوێنانە کە ئێمە بتوانین ئیجراعاتی تەواتی بکەین بۆ ڕێخستنی ئەو شوێنانە. بۆ نمونە مەسەلەن من لەم دوایە بیستم کە قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بەتەمایە خاڵێکی چاودێری دانێ لەسەر چیای ئەزمەڕ بۆ چاودێریکردنی ئەو ناوچانە. ئێمە بە خۆشحاڵیەوە ئەگەر هاتو ئەوان ئەو خاڵیان دانا لەوێ ئێمە ژنوێنەری خۆمان وەکو شارەوانی ئەنێرین و هەروەها چاودێری ئەو شوێنانەکەین بۆ پاراستنی ژینگەکەی. بێگومان خەڵک زۆر جار گلەی ئەوە کاکە ئەڵێ حاوێ لێنێ یا مەرافقی سەحی لێنێ، بەڵێ ڕاستە ئەم شتانە وەکو پێویست نییە، بەڵام ئێمە چەند هەڵمەتێکمان کردووە بۆ داپۆشینی ئەو کەم و کوڕیانە. بۆ نمونە لە پێش نەورۆزە توانیمان هەڵمەتێکی دانانی حاوێی خۆڵ بکەین بۆ سەر چیای ئەزمەڕ و دەباشان و ڕێی دۆڵەمیران بۆ ئەوەی هاوکاری بێ بۆ ئەو خەڵکەی کە پاشماوەکانیان بخەن ئەو حایانەوە. لە هەمان کاتە ئەگەر تێبینی بکەین ئێمە لە سێرانگای سەرچنار کە ئیسا بەدەست کۆمپانیایکی ئەهلیەوەیە ناو سەرچنار هەتا بڵێ پاک و خاوێنە و ژینگەکەی پارێزراوە، بەڵام خەڵکەکە زۆری چوونەتە دەرەوەی سەرچنار لە چواردەوری سەرچناردا ئەنیشن و ئێواران ئەبێ بە شوێنی دانیشتنی گەشتیاران و خواردن و خواردنەوە لەوێ ئەیخۆن و بەجێڵن کە بەڕاستی ئەمە ئەرکێکی بۆ شارەوانی زیاد کردووە و پێویستەکە دایری گەشت و گوزاری سلێمانی چاو بکشێنێتەوە بەو بڕیارەیە، چونکە ساڵە پێش ئیستا داوایان لە ئێمە کروتیان چەند ڕێنمایەکمان بۆ دروستکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین لەوێ داینێن و لەگەڵ ئاسایشی ناوچەکەیە توانیان بۆ ماوەی چەند مانگێک کۆنتترۆلی شوێنەکە بکەن کە خەڵک نەچێتە دەرەوەی سێرانگای سەرچنار دانیشێت ئەو ناوانە پیس بکات. بەڵێ کاک نزار تا چەند ئەو ژینگە پارێزانە ئەم بەڕێزانەی کە لە چوارچێوەی خزمەت گوزاریەکانی ئێوە کارەکەن ئەرشیان قورسترە بێ، مەسەلەن وەکو یەکێک لە ناو راپۆرتەکەیاوتی خەڵکی بە تەمەنی تایە، خەڵکی ماندووی تایە، ئەوانیش کە سوکاری ئێمەن بۆچی ئێمە بین مەسەلەن هینی خۆمان ئەرچی خۆمان بخینە سەر ئەرچی ئەوان؟ بەڵێ خۆی زۆر ڕاستە، ئێمە ئەو ژینگە پارێزانەی کە هەمانە بەڕاستی ماندوون لەو بوارەیە موچەکەشیان کەمە ئەمە زیاتر ماندووی کردوون، لەبەرەوە هاوکاریکردنی خەڵک بۆ ئەوان بەڕاستی جێی دەستخۆشیە، جێی پێزانینە و هەروەها پاراستنی ژینگەی کوردستان ئەرکی تەنیا دایرەیەک و چەند دایرەیەک نییە، بەڵکو ئەرکی هەموو هاوڵاتیە وەکو مامۆستا عەبدوڕەحمان باسی کرد، قسەکردن و نیەت بەس نییە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن ژینگە ئەپارێزین، بەڵکو پێویستمان بە چالاکی و کرداریش هەیە. بۆیە هەموو هاوڵاتیەک لای خۆیەوە پێویستەکە هەوڵ بات لەو ژینگەی دەوریا کە ئیتر لە سەیرانگا بێ، لە هەر شوێنێک بێ، لەسەر شەقامێ بێ، لەسەر شۆستەیەک بێ کە دانیشێ و ئەوێ کاتێک بەسەر بەرێ پێویستەکە ئاگای لە ژینگەی ناوچەکە بێ، پێویستە ئاگای لەوە بێ کە کرێکاری شارەوانی لە دوای ئەوە هیلاگە بێ بە دوای ناکرێ بەڕاستی ژینگە پارێز هەچی دەشودەری کوردستانە بگەڕێ بە دوای خۆڵ و خاشاکە. ئەمە لە هیچ وڵاتێکی دنیای ئەوە نییە کە تۆ هەموو دەشت و دەری کوردستان کە خەڵک بەکارێنێ چی ژینگە پارێزی بۆ بنێری. بۆیە ئەرکی خەڵکە کە پاشەڕۆکەی خۆی کۆکاتەوانێک کە لە دوای سەیرانەکە بە خۆشحاڵیەوە هەستێ ئەوەی کە بەجێی هێشتووە بیخاتە پشتی سیارەکەی، چکە زۆر جار من تێبینیەکەم ئەو پاش ماوانە ئەکەنە کیسەوە، بەڵام بەجێ ئەڵێ لە شوێنی خۆیان ئەبێ
پرسکە ئەو کەسە بڵێ ئایا ژینگە پارێز لێرە ئیشەکات نەخێر لەو دەشتەیە ژینگە پارێز هیچ ناکە ژینگە پارێز لە شوێنە گەشتیارەکانە هەمووی ئەوەنە نییە کە بتوانێت هەموو دەشت و دەری دەوروبەری شارەکان و شوێن و سەیرانگەکان داپۆشێ لەبەرەوە ئەو خەڵکە پێویستە بزانێت کە ئەو ئەرکە تەنها ئەرچی ئەوانەی ئەرچی خۆشێتی کە بە پاکوخانی ڕایبگرێ. زۆر باشە کاک سەروەر بەڕێستان چالاگوانێکی بواری ژینگەن ساڵانێکی زۆرە کار لەوارەیە ئەکەن. ئێستا ئێمە گەیشتونێتەوە ئاستەی مەترسیەکانمان لەو ئاستەیە کە بەڕاستی شۆڕشێک لە هەموو بوارەکانە بە ئەعلامەوە بە وەزارەتە پەیوەنددارەکانەوە بە چالاگوانەوە بە پارتی سەوزەوە وا بکەین کە بەڕاستی نەهێڵین ژینگەکەمان لەوە پیستر بێت. دەزانی ئەگەر تۆ تەماشای هەموو ئەو کێشە ژینگانی باشووری کوردستان بکەیت کە بینی ڕۆژ بە ڕۆژە کێشانە زیاد ئەبێت بە دڵنیاییەوە زەنگێکی مەترسیدارە ئەمە و ئەبێ ئێمە کاری بەپەلە بکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخەنەخوازراوەی کە لە ئەمڕۆ و لە داهاتووشا خۆمان و نەوەکانی داهاتووشمان ڕوبەڕوویە بنەوە نەک تەنها مرۆڤ بەڵکوم تەواوی ئەو زیندەوەرانشی کە لەناو ئەو ژینگەی ئێمەدا دەژین. هەر لەبەر ئەمە بە تایبەت لەسەرم پرسی ناوچە گەشتیارەکان من جگە لەم 2 ساڵی ڕابردوو نەبێ بە شێوەی مەیدانی لە ناو ناوچە گەشتیارەکانە لەگەڵ چەندین تیم بوونمان هەبووە و پەیامی وەشاریمان داوە بە گەشتیارەکان و جیالەوە خۆمان بە بەرچاوی گەشتیارەکانەوە هەڵمەتی پاکردنەوەمان ئەنجامیاوە. بۆیە ئەوەی کە هەیە نەبوونی بەرپرسیارەتیەکە لای تاک تۆ پەیامە وەشارێکی پێدەی بەڵام هەمان ئەو پەیامە وەشاری کە تۆ لەسەر کاغەزێک بۆ نووسیوە ئەو فڕێ ئەیات بۆ خۆی ئەبێتە هۆکارێک بۆ پیسکردنی ژینگە ئەو علاگەی کە بە هەمان شێوە زبڵەکەی تێ بەکارهێنێ ئەویش بە هەمان شێوە و پابەند نابن. بۆیە نەبوونی هەستی بەرپرسیارەتی لای تاکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ژینگە پارێزی یان پاراستنی ژینگە لە ناو خوێندنەکان لە ناو ناوەندەکانی خوێندنی ئێمە نییە وەکو وانەیەک ناخوێنرێت. بۆچی ئەبێت وەرزش لە ناو ناوەندەکانی خوێندنا بخوێنرێت هوەر هەبێت بەڵام ژینگەت نەبێت لە کاتێکدا بەبێ ژینگە تۆ ناتوانانی هوەر بکەی بەبێ ژینگە تۆ ناتوانانی وەرزش بکەی ژینگە یەکە خوارەکانی تریش 2 3 و دواترن. بۆیە یەکێک لە بوارە زۆر گرنگە سەرەکیەکان ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوە هەیە کە ژینگە بکەین بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی کاک سەروەر بڵێ کاک سەروەر ئاستەکانی تری خوێندن. بەڵێ کاک سەروەر من لە بۆ ئامادەکاری بەرنامەکە کە گفتوگۆم لەگەڵ بەڕێستان کرد زۆر دڵخۆش بوو مەسەلەن ئەو پرۆژە بیرتان لە ئامادەکردنی پرۆژە یاسایەکیش کردوتەوە بۆی ئەم پرسە بێتە یاسایی ئەگەر بتوانیت ناوڕۆکی بەشێک لە خاڵەکانی پرۆژە یاساکەتان باسکەی کە وەکو پێشنیاز وەکو چارەسەر. بەڵێ تۆ تەماشا بکە پێشەوەی بچمە ناو پرۆژەکەەوە وەکەوەی مامۆستا عەبدوڕەحمانیش ئاماژەی پێەیە لە باشووری کوردستانە ڕۆژانە 7,000 تەن پاشماوە ڕێدرێتە ناو ژینگەوە بەبێ ئەوەی کە تۆ کارگەی ڕسایکلینت نییە و هەموو ئەم پاشماوەنت خاکت پیسەکە ئاوت پیسەکە هەوات پیسەکە وەبێ بە هۆکار بۆ ئەوەی کە زیندەوەرەکان بەهۆیەوە بمرن. و من ئێستا بۆ خۆم لە شارێکە یعنی پێشتر لەم شارە دانیشتوم کە سەرچاوی ئاوی خواردنەوەی پاکیان نییە لە کاتێکا کە بەنداوێک لە تەنیشتیەوەیەتی ناتوانن بە هیچ جۆرێک سوود لە ئاوی پاک ببینن بەهۆی ئەوەی کە هەموو پاشماوی شاری سلێمانی هێنرێت لە تانجەرۆ دانرێت و کارگەکانی تر پاشەڕۆکانی خۆیان خەنە ناو لقی تانجەرۆ ڕاستە خودێتە ناو بەنداوی دەربەنی خانەوە. جا لەم پاشماوەش کە ڕۆژانە 7,000 تۆن پاشەڕۆ فڕێ ئەدرێتە ناو ژینگەوە لەم ڕێژەیە لە 135 پلاستیکە. لەبەر ئەمە ئێمە پێویستیمان بە یاسایەک یاخود ڕێنماییەک ئەبێ بۆ سنووردارکردنی کەرەستە پلاستیکەکان لە باشووری کوردستانە کە تا ئێستا ئێمە نیمانە. ئەمەش چۆن ئەکرێت؟ ئێمە لە ناوڕۆکی پرۆژە یاساکە کە ئێستا ئامادەمان کردووە چەندین کەسی پسپۆڕ ئیشی لەسەر کردووە پرۆژەکە ئامادە بووە و لە 1-2 هەفتەی داهاتوە ئێمە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان و بە دەستەی ژینگە و سەرکرداراییشی چکە پەیوەندیدارە بەم لایەنانەوە ناوەڕۆکەکەی باش دەمە ئەکات ئەو کۆمپانیانەی کە بەرپرسن لە هاوردەکردنی هەر کەرەستەیەکی پلاستیکی لە خاڵە سنووریەکانی ئێمەوە پێویست ئەکات باج بخرێتە سەری و هەروەها ئەو کارگانەشی لە ناو خۆی باشووری کوردستانە کە کار بۆ بەرهەمێنانی ئەم کەرەستە پلاستیکانەکەن بە هەمان شێوە ئەمانیش بێ باج بخرێتە سەری. بۆچی؟ لەبەر ئەوەی کە هاوڵاتیان بە نرخێکی کەم بە پارێکی کەم لە بازاڕەکانە دەستیان نەکەوێت بەڵکو بێ پارێکی زۆر بدەن و لێرە هاوڵاتی بێ بیر لە بەدیل بکاتەوە کە بەدیلی ئەم کەرەستە پلاستیکانە بەکاربێنێ کە بەدیلەکەشی زۆر ئاسان و لە ناو ماڵی هەموومانە هەیە و لە پێش 10 ساڵ بەر لە ئێستاشەوە پێش ئەوەی کە ئێمە پشت بەم کەرەستە پلاستیکانە ببەستین باو باپیری ئێمە ئەم کەرەستانی تریان بەکارهێنا ئەو بەدیلی ئەم کەرەستە پلاستیکانە ئەمە یەکێکە بێ لە ڕێگەکان کە ئێمە ئیش لەسەر ئەم لایەنە ئەەکەین و هەروەها قەدەغەکردنی بەکارهێنانی کەرەستە پلاستیکەکان لە ناو چێشتخانەکان لە ناو کافریاکان و هەروەها لە ناو سەمونخانە و نانەواخانەکانیش
بۆ هەموو ئەمانش بەدیل دانراوە و لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی شینگەیەوە هەموو ئەم کەسانە پارێز بن کە بەکاری بێنن و هەروەها سزا لە ناو ئەم پرۆژەیە دانراوە کە سزای مادی تایە و دەستگیرکردنی تایە بۆ ئەو کەسانی کە سەرپێچی دەقەکانی ئەم پرۆژە یاسایەکەن. ئێمە بە هیوان کەمە بێتە یاسایەک بۆ کوردستان و بتوانرێ پلاستیک لە باشووری کوردستانە سنووردار بکە و بەڕاستیش ئەگەر ئێمە بمانەوێت ژینگەی کوردستان بپارێزین تەنها و تەنها لە ڕێگەی پەروەردەی ژینگە و هەروەها لە ڕێگەی یاسای ژینگەیەوە ئەتوانین پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەین و سنوورداری ئەو مەترسیانە بکەین کە لە ئێستا و لە داهاتووە مەترسی بۆ خۆمان و بۆ نەوەکانی داهاتوومان دروستەکە. بەڵێ کاک سەروەرە گەڕێمەولات کاک بڵکۆ ینی باسی ئاژەڵانی شکرێکە لە ناو ژینگەی هەرێمی کوردستانە هەن مەسەلەن کوشتنی بەرازێک ئەو ڕۆژی نەورۆز کە دەنگۆی زۆری بە دوای خۆیدایە بەڵام بەشێک لە وڵاتیانیش سەرنجیتریانە بۆ پێیان وا بوو کە ئەمە هەندێک لە ئاژەڵان ڕەنگە زیان بە مرۆڤەکان بگەێنن. ئەمە چۆن چارەسەر بکرێت ینی وا بکرێت کە ئەم دوو بابەتە تێکەڵ نەکرێت؟ ئەمەیە خۆ زۆر ئاسانە تۆ ئەگەر کاتێ حکوومەت بیلەوە کاتەوە یان دەستەی پاراستن و چاکردنی ژینگە یان شارەوانیەکان لەو شوێنەیە کە سروشتی گیان لەبەرانە کە ماڵی ئەوانە ئەتوانێ ڕێمنایی هەڵواسێ پێی بڵێ لێرە نزیکمە بەرەوە ئەمە شوێنی ئەوانە شوێنی تۆ نییە بەڵام بەداخەوە ئەم شتانە نەبێ و حاڵەتانەش ڕووەدا. دوو ئەوەی کە ڕوویدا لە یەکەم ڕۆژی جەژنای ئەمە زۆر تەکسیزمان خستە سەر ئەو مەسەلەیە. ئەو ئاژەڵە هیچ مەترسی نەبوو لەسەر گەشتیاران چونکە هێرشی نەبردووە بۆ سەر هیچ وڵاتیەک و دواتر ئەمان چوونەتە سروشت و بەڵێ چۆتە ماڵەکەی خۆی لە ماڵەکەی خۆیان تادایلەکە دوو کوشتیشی هەر بۆ زمانە. باش کاک بڵکۆ ئێستا ئەوەی لا ئێوە هەیە مەترسیەکان چین لەسەر ژینگەی هەرێمی کوردستان؟ مەترسەکە گەورە بووە ینی مەترسیەشی گەورەیە؟ قوربان لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ڕۆژ بە ڕۆژ ژینگەی هەرێمی کوردستان بەرەو پیسبوونە ڕوا لە حەسێ ڕەگەزەکەیە چونکە ئێمە لە ژینگەیە سێ ڕەگەزمانەیە ئاوە هەوایە خاکە یعنی ئاوی ژێر زەوی ئەوە جارێ خۆ بەر لێشاوی بیری ئەکتوازی ئەوانە کراوە کە نەمە یعنی هەم لە شاری سێ هەلا سەر جەم شارەکانە و دوو مەسەرەن کاریە زووکانی ئێمە هەمووی وشک بوو هیچی نەما کۆ چونکە ئاوی ژێر زەوی دەرکرد باشە دواتر وەکو باسم کرد کە گەشتیارێکی زۆر کە ڕووی کردوێتەوە نەوەکو ئێستا گەشتیار لە مۆرزای باسیکەین ئێمە بە هەزاران ڤێلا و ئەوانە کراوە لەسەر دەریاچەی دووکان باشە پاشەڕۆی ئەم ڤێلایانە هەموو یەتە ناو ئەم دەریاچەیەوە مەسەرەن لە پاشەڕۆی هەموو هاوڵاتیانی سلێمانیەوە ئەچێتە تانجەرۆ لە تانجەرۆ ئەچێتە دەریاچەی سیروانەوە لە سیروانەوە بۆ دەربەنی خان و بۆ باوەنور و بۆ کەلار وانە واتە ژینگەی ئێمە لە هەموو ڕێکۆ پیسبووە وەکو مامۆستا عەبدوڕەحمانیش باسی کرد هەوای ئێمە ئەمە هەر نەوەکو کە ئەو تەقریرێک هەیە کە ڕێکخراوی سەوزی نێودەوڵەتی لەسەر 50 وڵات کردوێتی لە ناو 50 وڵاتەکان 8 پایتەختی وەرگرتووە کە یەک لەو پایتەختانێک کە هەوای زۆر پیس بووە هەرێمی کوردستان و بەغایە باشە لە پێش تارانیشەوەیە یعنی کە تاران ئەڵەن چەندێک ژینگەی پیسەوە بەڵێ یعنی مانای وایە ئێمە ژینگەمان ڕۆژ بە ڕۆژ پیس بووە و پیستریشە بێ و ئێمە زۆر جار باسیەوەمان کرد کاریگەری لەسەر هەموو تاکەکانە بێ مەسەلەن ڕەنگە یەکێک بڵێ جا ژینگە چ ڕەبتی بەمنەوە هەیە بەڵام ڕاستە خۆ ڕەبتی بە تەندروستی و کەسەوە نابێ قوربان ئەگەر تۆ ئێستا ئاو پیس بوو کە ئاو پیس بووەوەی بیخواتەوەی کوژێ باشە هەوا پیس بوو ئەوەی کە هەڵی مژەی کوژێ خۆ کیمیایی کە لە هەڵەبجەیدا خۆ چووە هەواوە کە ئەو هاوڵاتیانی ئێمەی کوشت مادەم وایە مانای وایە شەری کاتێکی زۆر هاتوۆتە ئەم وڵاتەی ئێمەوە بێ پلان و بێ ئەوەی چاودێری ژینگەی لەسەر هەندێک شەریکە هەیە ئەنجازەی ژینگەی نییە لە هەولێریش و لە دووۆکیش و لە زاقۆش و لە سلێمانیش و لە شوێنەکانی تریشە لە دنیای نیشتیوە تۆ پیشەسازی لەم وڵاتی ئێمە کە پێی ئەوتێ پیشەسازی بە سێش دەڵێ ئەوترێ پیشەسازی قورس لەسەر ئاسی گیانە ئەویش نەوتە چیمەنتۆیە شیشە باش هەندێک لەمانە هیچی بە فیلتەری ژینگەیە کار ناکەن یعنی هەندێکی شیانەیە مەسەلەن ئێمە کە چوینە زۆر بە فیلتەری ژینگەی ئیشیان کردو و خەڵاتی ژینگەیشمان کردوونە بەڵام ئەبێ دەستەی ژینگە حکومەت شارەوانەکان ڕێکخراوەکان کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوەی تایبەت بە ژینگە عەفوونکە کە تایبەتە بە ژینگە یەکێک لەوانە کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان مۆڵەتێکیان داوە بە ڕێکخراوە ژینگەیەکان و
پاڵپشتی داراییان ناکەن ڕێکخراوێک ئەگەر پاڵپشتی دارایی نەکرێ بەچی چالاکی پێکرێ من بە سوپاسەوە برای بەڕێزم کاکسەروەر شوێن دەستیان دیارە لەسەر ئاسی کوردستانی ژنەوە کۆل لە دەربەنی خان ڕێکخراوەکان زۆر چالاک بووە زۆر کارا بۆوانە و من برای بەڕێزیشم لە شارەوانی کە باز ئەوواکە یەشتا ئێمە کەرتی بڵێن پاکردنەوەی ئەم هاوڵاتیانی ئەم شارشمانداوە بە کەرتی تایبەت بە کۆمپانیاکان یەشتا ژینگەی ئەم شارە پیسە ژینگەی شاری هەولێر پیسە یعنی شەوێک لەم شەوانەیە لە هەولێرە خەڵکی هەولێر هەر سال بوو لە بەربۆگەنێک کەس نەیەزانی بڕوا بۆ شۆ ینی ئەمەیە کێشەکەی ئێمە ژینگەمان لە هەموو ڕۆیگەوە پیس بووە دیارترین شتێک کە کاگملکۆنی گەرام بکات لە مەسلەی ژینگەیە چییە؟ وەڵا ئەوەیە کە ئیدینم کە لەو ڕۆژانەیە کە من زۆر شدەبووە نیگەرانی کردم بەڵام کوشتنی ئەو بەرازە یعنی زۆر نیگەرانی کردومە بەڵێ زۆر باشە سوپاس دەکەم کاک نزار وەکو داواکاریەک وەکو چارەسەرێک بۆی هەماهنگ بن لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکان لەگەڵ دام و دەستگاکانی تری حکوومەت چیە لای ئێوە؟ بەڕاستی ئەمە دەستخۆشی لەو ڕێکخراوە ناکەین زۆر هاوکارمانن و زۆریان پەیوەندیمان پێوەکەن هاوکاریمانەکەن بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن ئەو ڕێکخراوانە پاڵپشتێکن بۆ ئێمە و هیوادارم ژمارەیان زیاتر بێەوە بتوانن خۆیان ڕێخەنەوە زیاتر کە بتوانین پارێزگاری لە ژینگەی شارەکەمان بکەین و لە هەمان کاتا لێرەوە حەزەکەم بە ئاماژەمە بە شتێکە لە شاری سلێمانیا بەڕاستی ئێمە ژینگەی باشووری سلێمانی کە ئەکەوێتە چەمی تانژەرە و دەوروبەری چەمەکە ینی بەڕاستی ژینگەیەکی ناتەندروستە پێویستەکە دەستگا پەیوەندیدارەکان هەر لە حکوومەت و هەر لە پارێزگا و هەر لە قایمخامی سلێمانی کە ڕێخستنەوەیە بەو ناوچیا بکەین و ئەو شوێن ئەو چەمەش بکەین بە شوێنێکی گەشتیاری بەڕاستی لە دەوروبەری ئەو شوێنە چەنەها کارگەی ڕۆنی ریسایکلمان هەیە کە ئەمانە کەس نایزانێ و ژینگەی ئەو ناوچەی پیس کردووە بۆیە لێرەوە بە فرسەتی ئەزانم کە ئێمە بیری دەستگا پەیوەندیدارەکان بێنینەوە کە ئەم کارگانە دوورخەنەوە لە شاری سلێمانی چونکە ئەمە لە داهاتووە بەڕاستی زەرەر و زیانێکی زۆر لە خاک و ئاوی ئەو ناوچەوەیە ئەیە بەڵێ سوپاس کاک نزار کاک سەروەر چارەسەرەکان بۆ ئێستا و بۆ درێژخایەن مەسەلەن پلانی کورتمەودا و درێژمەودا کامەیە لای بەڕێستان بۆی بتواندرێت لەمە زیاتر ژینگەی هەرێمی کوردستان پیس نەبێت بەڵێ دیارە ئێمە شتێکە ینی بەڕاستی ئەمەم داوایە بۆ نمونەکەین ئەبێ داوای مەلەکیەکەین ینی داوا لە پەرلەمانەکەین داوا لە حکوومەتەکەین ینی حکوومەت بۆ خۆی بەشێکە لە هۆکار بۆ پیسکردن و بۆ تێکدان و شێواندنی ژینگەی کوردستان ئەو هەموو نەوتەی دەریەکات ئەو هەموو نەوتەی لە ڕێگەی تەنکەرەکانی گواستنەوەی نەوتەوە هەناردەیەکات کە ڕۆژانە بەشێک لەم تەنکەرانە وەرەگەڕن ئاو هاو خاکی کوردستان بۆ پیسەکە کارگەی ڕیسایکلینت نییە هاوردەکردنی ئەم هەموو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل و کۆی مامۆستاش ئاماژەی پێکردوە و هەموو کارگەی کە ئیشەکە بەبێەوە هیچ جۆرە باجێک بدات بە سندوقی ژینگە تۆ تەماشای سندوقی ژینگە بکە کە یەکێکە لەوانەی کە ئەبێ پاڵپشتی ڕێکخراوەکان بکات و هەروەها لە ڕێگەی و پرۆژەی ژینگەی لێ ئەنجام بدرێت بەڵام ئەم سندوقە بە مانایەک لە ماناکان بەتاڵە لە کاتێکا تو ئەم هەموو دەستدرێژێت هەیە بۆ سەر ژینگەی باشووری کوردستان بۆ ئێمە نەگەڕێمەوە بۆ ئەوەی ئەگەر ئێمە بمانەوێت تاکێکی ژینگە پارێزی بەرپرسیار دروست بکەین پێویستە کات بگەڕێنەوە بۆ باخچەی منداڵان بۆ قوتابخانەکان وە ژینگە بکەین بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەمەش وەکو چۆن ئەمڕۆ تۆ نەمامێک ئەڕۆێنی 20 ساڵی تر 30 ساڵی تر بەرهەمەکەیت پێدات بە هەمان شێوە بابەتی پەروەردەش بەم جۆرەیە تۆ دەرەنجامەکەی لە 10 ساڵی داهاتووە تۆ ئەیچنیتەوە و تاکێکی بەرپرسیارت بۆ دروست ئەبێت وەلایەنێکی تریش بابەتی ئەم یاسایانەیە یعنی تۆ تەماشا بکە لە سنووری هەولێر و دوهۆک هێزی پێشمەرگەی ژینگەت هەیە لە سلێمانی پۆلیسی دارستان و ژینگەت هەیە لە کاتێکە ئەم هێزانە پێویستەکە یەک بخرێن بە کورتی لە ساڵی 2013 یەکەم کۆنفرانسی ژینگە لەسەر ئاستی کوردستان بە ئامادەبوونی ئەو کات سەرۆکی حکوومەت کە بەڕێز نێچیروان بەرزانی بوو کە بەشداری تیا کرد ئەو کۆنفرانسە کۆمەڵێک ڕاستپاردەی هەبوو ئەگەر ڕاستپاردەکانی ئەو کۆنفرانسە لایەنی کەم لە 150 و ڕاستپاردانەش جێبەجێ بکرێت بەشێکی زۆر لە کێشەکانی ژینگەی کوردستان لایەنی کەم سنووردارەکرێ و ئەوەشمان بیر نەچێت پاراستنی ژینگە بێ بخرێتە پێش گەشەپێدانی ژینگەوە ئێمە لە کوردستانە بە سەرژێری هاوکێشەکەشمان ئەسڵن تێکیاوە حکوومەت ڕێکخراوەکان هەمومان پێکەوە تێکمانیاوە گەشەپێدان ماخستۆتە پێش پاراستنەوە لە کاتێک ئەمە هەڵەیەوە هاوکێشەکەمان شێواندەوە بۆیە ئەبێ پاراستنی ژینگە بخرێتە پێش گەشەپێدانی ژینگەی کوردستانەوە بێ بە تەواوی کار لەسەر پاراستن بکەین و ئەگەر لەمڕۆ ئێمە کار ینی چۆنەڵی قۆڵی لێڵ نەماڵین و دەست پێ نەکەین
بە دڵنیاییەوە نەوەکانی داهاتمان و بە دڵنیاییەوە تەواوی ئەو زیندەوەرانشی کە لە کوردستان و لە ناو ژینگەکان و سەکەمانە هەن ڕوبەڕووی مەرگ و لە ناوچوونە بنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەروەر قەرەداغی چالاکوانی بواری ژینگەی، سپاس بۆ بەڕێز ئەندازیار نزار کەمال لە پرسراوی بەشی خزمەتگوزاری لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی، سپاس بۆ بەڕێز ملکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان، سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە ئەم بەرنامەیە تەنها بەرنامەیەکی ڕاگوزەر نەبێ، هەمومان لە ئاستی خۆمان پێداچوونەوەیەک بە کار و بەرنامەی خۆمان بکەین، بە تایبەتی لە مۆرزەکە تا ئەگاتەوە زستان گەشتیار ئەبێت لە ناوچە گەشتیارەکان هەمومان بەڕاستەقینەی بە ماڵی خۆمانی بزانین و ئەو مەترسیانەی میوانەکانم باسی کرد بە گرنگ و بە هەندوەری بگرین بۆی بتوانین وڵاتەکەمان ژینگەکەمان کە دڕدوایی ڕاستە و خۆی یەکسانە بە تەندروستی خۆمان بیپارێزین. ڕەهەند پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتان لەسپێری.